بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پێیام خۆشحاڵین لە دیدارێکی تایبەت لە پارێزگای هەڵەبجەوە لەو زنجیرە دیدارانەی کە کەناڵی ئاسمانی پەیام ئەنجامیان دەدا بۆ خزمەتکردن بە بوار و سێکتەرە جیاوازەکانیان پارێزگایە لەگەڵتان پێکەگەینەوە هیوادارین بتوانین لە ئەڵقەی ئەمجارەی بەرنامەکەتان دیدارێکی پڕ لە ڕاشکاوی سەبارەت بە کێشە و ڕەوتی ڕووداوەکان لە پارێزگای هەڵەبجە بۆ خزمەتکردن بە دانیشتوانی ئەم شارە بەڕێوەبەری ئازیزان لە ئەڵقەی ئەم جارەدا هەریەکە لە بەڕێزان وشیار ئەحمەد چالاکوانی کۆمەڵی مەدەنی و ئیقبال غەفار سەرۆکی ڕێکخراوی سەروەری و سەروەت محەممەد بەرپرسی پرۆژەکان لە ڕێکخراوی هەڵوێست لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵمان دەبن ئێمە لەم بەرنمەیەدا هەڵوێستاکەین لەسەرەوەی کە بۆچی پارێزگای هەڵەبجە هێشتا لە ئاستی ناوەکەیدا ماوەتەوە و هەنگاوی نەناوە بۆ ناوەڕۆک بۆ خزمەتکردن بە دانیشتوانی ئەم شارە بۆ خزمەتکردن بە کەرتە جیاوازەکانی ئەم شارە بۆ خزمەتکردن بە خەڵک و سێکتەرە جیاوازەکانی پارێزگای هەڵەبجە بۆچی کاتێک هەنگاو هەڵەگری بە نێو بازاڕی هەڵەبجەیە هەست ناکەی بە نێو پارێزگایەکە ڕێەکەی بۆچی کاتێک هەنگاو هەڵدەگری بە نێو کۆڵانەکانی هەڵەبجەیە هێشتا تەپ و تۆزی شانزەی سی ساڵی 1970یان لێ بەدیەکەی بۆچی هەست ناکەی کە لە شارێکە ڕێدەکەی کە لە سەدەی 21 و لە ساڵی 2020دا خۆتە بینیتەوە ئازیزان ئەچیتە هەر سێکتەرێک لەم پارێزگایە دەیان کێشە هەست پێەکەی بەرچاوتەکەوێ بەناویان نهێنین هەموو سێکتەرە جیاوازەکان بیانە بەرچاوی خۆت کە ڕۆژانە سەردانیانەکەی خەڵکی کە لەوێ خۆی دەبینێتەوە هەست بە معاناتەکە هەست بە گیر و گرفتەکە هەستەکە کە هەڵەبجەی شەهید هەر قەزاکەی ساڵی 1970 و هیچی تر ئێمە ڕاشکاوانە لەم بەرنمەیە پەنجای خەینە سەر ڕۆڵی ڕێکخراوە مەدەنیەکان لە کوردستان و بە تایبەت لە پارێزگای هەڵەبجە و کاریگەریان لەسەر ڕەوتی ڕووداوەکانی بە پارێزگابوونی حەقیقی هەڵەبجەی شەهید بە گەرمی سەرەتای بەرنامە بە گەرمی بە خێراتنی ئەم میوانە بە ڕێزانەکەین بەخێر بێن کاک سەروەت بەرپرسی پرۆژەکان لە ڕێکخراوی هەڵوێست با لە جەنابتەوە دەست پێ بکەین سەرەتا دووارە بە تایبەت بە خێراتن دەکەین زۆر سپاس پێم باشە کە پێم بڵێ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە دروستکردنی فشار و خوڵقاندنی کاریگەری لەسەر ڕەوتی ڕووداوەکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی چۆنە؟ بەڵێ سپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام بۆ ئەم دەرفەتە بە خێراتنی میوانە بەڕێزەکانی شەکەم هاوڕێیانم لە ڕێکخراوەکانی هەڵەبجە ئێمە مانەوێت باز لە ڕۆڵی ڕێکخراوەکان بکەین لەسەر ئاستی کوردستان ڕێکخراوەکان ئەتوانم بڵێم دەسەڵاتێکی فشارن و لە هەمان کاتە دەسەڵاتێکی هەماهەنگن لەگەڵ دەسەڵاتەکانی یاسادانان و دەسەڵاتەکانی جیابەجێکردن لە چەند یاسای ڕابردوو کە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە ئیشارەتی بە ڕۆڵی ڕێکخراوەکان کردووە لەوانە یاسای هاوپەیمانی و گەشەپێدان لە نێوان ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و دەسەڵاتەکانی یاسادانان و جێبەجێکردن ئەم یاسایانە دەرخەری ئەوەیە کە ڕۆڵی ڕێکخراوەکان ڕۆڵێکی گرنگە لە ڕاستیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و ئەگەر لە کاتی خۆیان ئیشی لەسەر بکرایە و بەرداوام بووە ئەمە ئێستا هەنگاوی زۆر گەورە و باشمان نابوو لە ڕوتی مەدەنی و ئاستی شەفافێت یاسایەکی تر کە یاسای مافی بەدەستهێنانی زانیاری ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەمیشە فشارێکی زۆریان لە سەردایانی پەیوەندیدار کردو بۆ ئەم یاسایە جێگە و ڕێگای خۆی بگرێت ئەم یاسایە پێمانەڵێت کە تاگ لە کۆمەلگا خاوەنی خۆیەتی لە ڕاستیە
و ڕۆڵی ڕێکخراوەکان لە بەردەستەکردنی ئەم یاسایە بە تایبەت لە سەروبەندی دانان یاساکە لە ڕاستیە ڕۆڵێکی فعال بوو. بۆیە ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی هەمیشە پیان وا بۆ پردێکی پەیوەندین لە نێوان تاک لە کۆمەلگا و لایەنی جێبەجێکار کە حکوومەتە. بۆی ئەم پردەش ئەبێت لە ڕاستیە دەنگی مەدەنیەت بگەێنێت. هەر تاکێک دەستی نەبێت لە هەر هاونیشتیمانیەک دەستی نەبێت لە بڕیارەکانی حکوومەتە، هیچ کات خۆی بە خاوەنی دانانێت، خۆی بە خاوەنی ئەو حکوومەتە ئەو بڕیارانە دانێت. بۆیە ڕێکخراوەکان هاتوون لەم ڕوانگەیەوە سەیرەکەن. سەبارەت بە ئەو پردێک کە باسیەکەی سەوەد ئێستا واقعەن دروست بۆ ڕۆڵی خۆیە بینێ یان ڕووخێنراوە و هیچ کەس حسابی بۆ ناکە. بەڵێ ئەگەر بین سەیری ئاستی شەفافێتی بڕیارەکانی حکوومەت بکەین دەرخەری ئەوەیە کە نەک پرس و ڕاوێژ بە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ناکرێت، کار بۆ یاسایانە ناکرێت کە خودی حکوومەت خۆی دەستی هەیە لە دانانی بگرە ڕێگریش بۆ ڕێکخراوەکانی کۆمەلگای دروست لەبەرەوەی هەر کۆمەلگایەک ڕێگەی نەدا بۆی کە هەر حکوومەت و دەسەڵاتی ڕێگەی نەدا بۆی کە هاوڵاتیان ئاشنا بن بە زانیاریەکانی ئەو حکوومەتە بەرەو گەندەڵی و مافیایی و سەر لە شێواوی ئەڕات. ئەمە واکات حکوومەت ڕێگر بێ لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و ئەو یاسانی کە خۆیان لە پەرلەمان و لە حکوومەت دەستیانەیە لە دانانی هەر خۆیان ببنە پێشێلکاری ئەو یاسایانە. بۆچی قبولی جۆرە بارودۆخێکی ئاوەهاکە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لێرە و لەوێ فشاریان کردووە لە ناشارینەوە. ئێمە لە دەیان کۆڕ و سیمینار و تا ئاستی خۆپیشاندان ڕۆیشتووە لە تەواوی هەرێمی کوردستان لەسەر پێشێلکاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر مافەکانی تاک. بۆیە تەواوی ئەو خۆپیشاندانانەی لەسەر ئاستی پارێزگای هەڵەبجەکە ئێمە ئاستی پارێزگای هەڵەبجەوە قسەیەکەین لەسەر هەرێمی کوردستان لێرەوە چی خۆپیشاندانێک کراوە بۆ مافی گشتی وە لە ڕاستیە و حکوومەت پێشێلکاری ئەو مافە گشتیانە بووە. بۆیە ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی تەنها فشارش نییە ئێمە تەنها فشار بکەین لە حکوومەتدا، پێویستە دەرەچەیەکشمان هەبێ بۆ دەرچوونی حکوومەت لەو تەنگەژانی کە لە بەردەمیایەتی و ئێمە لە کاتی خۆیان چارەسەرەکان لە ڕێگەی بەیاننامەکانمانەوە لە ڕێگەی مێزگردەکانەوە چارەسەرەکانی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بۆ حکوومەت و لایەنی جێبەجێکار هەمیشە هەبوو و خراوەتە بەردەمی. بەڵام بەداخەوە ئەم چارەسەرانە هەمیشە لێدانە لە کەس و بنەماڵە و جێگایەک بۆیە پێی قبول ناکرێ و ڕێگری لە بەردەمی ئاکات. سەبارەت مەسەلەن بە بارودۆخی هەڵەبجەش دیسان هەمان بارودۆخی گشتی هەرێمی کوردستان ینی ڕێکخراوەکان لە هەڵەبجەش بە هەمان بارودۆخ تێپەڕن. بەداخەوە ئێمە پێمان وا بوو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لە هەڵەبجە کە سەرڕای شەهیدەکانی خولکێنەری پارێزگای هەڵەبجە و ڕۆڵی کاریگەریان نەبوو لە بە پارێزگابوونی هەڵەبجە. بەڵام بەداخەوە ئەو دەسەڵاتەی کە هات کە دەسەڵاتی خۆجێیە یەکەم کاری لێدان بوو لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و کاری مەدەنێت لەسەر ئاستی پارێزگای هەڵەبجە. ئەمە یەکێک بوو لەو ئەسەفانەی کە ئێمە پێمانوا بوو ئەم پارێزگایی کە پارێزگایەکی تازەی و دەستنەمامی حکوومەتی هەرێمی کوردستانەوە پێمان وایە ڕۆڵی مەدەنێت لەم پارێزگا لە تەواوی پارێزگاکان زیاترە بێ. بەڵام بەداخەوە پێچەوانی ئەمەمان بینی ئەمە سەرەتایشی زۆر خراپ بێ ئەسەرەن ئەم جۆرە مامەڵەکردنی ئیدارە و حکوومەت لەگەڵ ڕێکخراوە مەدەنیەکان بۆی بنیادی شارێک و پارێزگایکی مۆدرن بندێت. بەدڵنیایەوە لە یەکێک لە بەندەکانی نەتەوەیە گرتووەکان مافی تاک بەوەیە کە بەرجەستەی مافەکانی خۆی بکات لە کۆمەلگا لە پێدانی زانیاریەوە هەتاوەکو ئەو پرۆژانەی لەسەر ئاستی شارەکەی و مەملەکەتەکەی دروست ئەکرێت ئەبێ نەخشی هەبێ لە بنیادنانی. بەڵام بەداخەوە ئەمە جگە لەوەی لێرە دەست بۆ ئەم بابەتە نابرێت بگرە ڕێگریت لێەکەن لە کەسایەتی ڕێکخرا و کەسایەتی معنەوی تاکەکانی ڕێکخراوەکانیش ئەدرێەوە ڕێگریان لێ ئەکرێت سەرباقی ئەمە دەدرێنە دادگا شکاتیان لێکرێ. ئەمە واکات ینی ڕوتی مەدەنیێت لەسەر ئاستی شار ببرێتە دواوە. بەڵام من دڵنیام لەوەی کە ئەم ڕوتە کۆتایی ڕوتی مەدەنی ناوەسێت ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوە ئەڕات و کۆتایی بە هەموو ئەوانەیە نێت کە یانەوێت ڕێگری لەم ڕێگا بکەن کە من پێم وایە هەڵەبجەیەکێکە لەو شوێنانەی لەسەر ئاستی ڕێکخراوەیی هەنگاوی زۆر باشی بڕیوە و ئەم بەرەو پێشچوونە وای کردووە کە هەڵەبجە هەمیشە بڕیارەکان یان داواکردنی پرۆژەی لە ڕێگەی فشارەوە بووە بە خودی پارێزگابوونەکەیشەوە.
بۆیە ئەمێ ڕۆڵی ڕێکخراوەکان بەرز ڕابگیرێت و پێویستە هاوڵاتیانیش دامی ڕێکخراوەکانی کۆمەلگای بەندەنی بکەن بۆ ئەوەی کە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بیرمان نەچێ ئەو قووەتەی کە هەیەە لە تاک بە تاکی ئەو شارەوەیە پشتیوانیکردنی هەر تاکێک لەسەر ئەم پشتیوانی و هاوسۆزی هەیە ینی هەبێت لەلایەن خەڵکەوە بۆ ڕێکخراوەکان بەدڵنیایەوە ئێمە گەر لە ڕێکخراوەکەی خۆمانەوە جۆرێکی تر لە نێوان ڕێکخراوەکان و ئیدارە و حکوومەتە با بڵێن خۆجهیش بێ هاوڵاتیان پشتیوانی ڕێکخراوەکانیان هەڵبژاردووە ینی ئەوەندەی هەستان کردبێ بەدڵنیایەوە ئێمە وەک خۆمان ئەوەی کە درکمان پێ کردووە لەو کاتێک کە ئێمە ئەمانوێت بۆ داواکاریە فشارێ بکەین داوامان لە هاوڵاتیان کردو هاوڵاتیان ئامادەگی باشیان هەبوو و لە کاتی هەر بەڵگە و دۆکۆمنتێک ئێمە پێویستیمان بوو بێت لە فەرمانبەرێکەوە بیگرە هەتاوەکو هاوڵاتێکی ئاسایی پشتیوانی کردوین بۆەوەی کە ئێمە بگەینە ئەو حەقیقەتەی کە ئەمانەوێت بە هەموو هاوڵاتیانی شار و بە هەموو کوردستان بڵین ئەم دەستگایە یان ئەم جێگایە گەندەڵیتایە و ئەم کەسە شیاوی ئەو پۆستە نییە بۆیە بەدڵنیایە و هاوڵاتیان هاوکارێکی باشی ئێمە بوو زۆر سپاس مامۆستا ئیقبال ینی جیاواز لە هەموو شار و پارێزگاکانی هەرێمی کوردستان ڕێکخراوەکان لە هەڵابجار ڕوبەڕووی جەنگێکی زۆر سەخت دەبنەوە چونکە لە سەرەتای بنیاددانی پارێزگایەکان ینی ئەگەر ئیرادەیەک هەبێ بۆ بنیادنان و خوڵقاندنی ئەم پارێزگایە ئایا ڕێکخراوەکان لەم جەنگەیە ئیرادەیەکیان هەیە بۆ سەرکەوتن بەڵێ سەرەتا دەستخۆشیتان لەکەم سوپاس بۆم دەرفەتە من هەموو جارێک ئەڵێم ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی زائیدەن چالاگوانەکان چونکە هەر تەنها ڕێکخراوەکان نین کۆمەڵە چالاگوانمان هەیە بە تاگیشەکەن جوانترین نمونەی کاری مەدەنیمان هەیەمە لە هەڵەبجە مەسەلەن وەکو چی چۆن ئەمە مەسەلەن بۆ نمونە لە هەموو کایە مەدەنیەکانە بەڕاستی ئێمە ئەزانین نە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی نە چالاگوانەکان پشتیوانیەکی نە حکومی نە مادی نە هیچ شوێنێکیان نییە ئەمەش بەڕاستی کاریگەری لەسەر چۆنەڵی ئاست و توانا ئەکات بەڵام لەگەڵ ئەمەشە ئەگەر بێت و ئەدای کاری مەدەنی لە هەڵەبجا بە ڕێکخراوەکان و بە چالاکوانانەوە بکەی جوانترین ئەدا هەیە ئەمە نەک من بیڵێم بە بەڵگەوە ئیڵێم بۆ نمونە لە ئاستی فەرمانگا ڕێکخراوەکان ڕێکخراوی هەڵەبجە سوپاس بۆخوا ڕێکخراوەکانی هەڵەبجە نمونەن لەوێ ینی ئەتوانی بە بەڵگەوە بیانهێنیتەوە لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە سیرکە لە چاوی کەناڵەکانی ڕاگەاندنەوە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی گوزەر ناکات ڕۆژێک 24 ساعت 48 ساعت ڕێکخراوەکانی هەڵەبجە و چالاکوانانی هەڵەبجە پەیامێکیان نەبێ ئەو پەیامە ئایا مرۆیی بێ ئەو پەیامە بۆ حکوومەت بێ ئەو پەیامە بۆ کاری چالاکی بێ ئەمە لە شوێنەکانی ترە بەدی ناکات ئێمە ئاماژەمان پێکرد لە سەرەتاوە ینی پارێزگای هەڵەبجە یان هەڵەبجە بۆ خۆی معاناتێک کە ئێستا گرفتی گەورەی هەبێ ئەوەیە کە بەناو بۆتە پارێزگا بەڵام بەناو ڕۆکنا با ڕاشکاو بین ڕێکخراوەکان توانیویانە چی بکەن بۆ ئەوەی کە ئەم ناوە ڕۆکە بەرجەستە بکەن بۆ ئەم ناوەی کە پێوترێ پارێزگای هەڵەبجە بەڵێ ئێمە بێ بە واقعانە سەیری شتەکان بکەین هەموو دەستگایەک هەموو ڕێکخراوێک هەموو کۆمەڵگەیەکی مەدەنی هەموو شوێنەکان توانایەکی ئاستێکی هەیە بۆ تواناکانی ینی لەوە ناتوانێت بەدەر بکە ئەوەی هەڵەبجە لە هەڵەبجا کراوە ئەو فشارانی لە هەڵەبجە کراوە هەم لەلایەن ڕێکخراوەکان و لەلایەن چالاکوانانەوە ئەتوانم بڵێم چەند بەرامبەری تواناکانی خۆیان بووە بەڵام کە تۆ بەرامبەرەکەت و نەم شارانێک کە کردوتانە من ناڵێمیان هەبووە بەڵێ من ناڵێم هیچ نەکرا من عادەتم وایە لە تەمەنما هیچ شتێک بە مجمەلی ڕەفز ناکەم ئەگە بڵین نەکراوە ئەوە بێویژدانیە هەندێشت کراوە بەڵام لە ئاسیقبال ئەگەر دراستان کردبێت کێشەکە لەکوێ بینەوە مەسەرەن هەڵەبجەوەکو هەر شارێکی ئەم پارێزگایشی تریم کوردستانە پڕە لە حیزب هەڵەبجە حکوومەتی هەیە مەسەرن بەشێکە لە هەرێمی کوردستان حکوومەتێکی و ئیدارەیەکی خۆجێی هەیە بە ناوی پارێزگای هەڵەبجەوە مەسەلە گرفتەکە لەکوێ بینەوە لای کامیانەوە بە دەنگتانەوە نایەن شەڕەکی ئێوە لەگەڵ کامیەک لەمانەیە ئێمە بەڕاستیە بێ ینی دوولایەنەیە لایەنێکیان بەڕاستی لێت ناشارینەوە حیزبەکانی دەسەڵات و دەسەڵات لە کاتی 16 سیا ڕوبەڕوو مجاملەی هەڵەبجە و هەڵەبجەیەکانەکەن بەڵام لە پشتی بەردەوە لە 100% وانە ئێوە چنە ژێرباری ئەم جۆرە مجاملانەی کە ساڵانە ئێمە خۆمان ئێمان چۆنەڵی
پندێکی فارسی هێڵێ ما ئەزین چیزا گوزەشتیم ئێمە تێپەڕمان کردووە تەنانەت ئەو قسانیسە لەگەڵ جەنابتانایکەین ساڵانی پێشوو وابزانام جەنای مامۆستا سەرۆتیش حزوریان هەبوو لەگەڵ سەرۆکی حکوومەت و جێگرەکەی پێشووتر بەڕاشکایی کۆمەڵە شتمان وت تەحملیشیان نەکردوتنەکان وەکوی کە لەسەر هەندێک بابەتی کێشەی دارایی باسمان کرد بۆ نمونە خاوەن پێداویستێکی تایبەت 150,000 بۆ بڕیوەتەوە من وتم ئەبێ دەستی مستەشارەکانی دارایی ئێوە ماچکەم یعنی 150,000 بۆ خاوەن پێداویستی تایبەت کە لە سەداسەد کە نفتە لە ماڵەوە ئەبێ دوو کەس خزمەتیکەن یعنی موچەکەی چەند بەرامبەرکەیتەوە ئایا 150,000 چی لیەکە کرێت چی بێ لەم ڕۆژگارە تۆ بێ 6,000 لێ بڕی بکەیتە 90,000 ئایا مستەشارە دارایەکانی ئێوە جێگەیەوەنی دەستخۆشیان لێ بکەیت و دەستیان ماچکەی بەمە قاڵز بوون بەڕاستی بەم قسانە ئەنی ئەمە ئینسان هیچ پێناسەیەکی بۆم بابەتانە نییە ئەمە لەلایەک ئەو مجاملانە کە جەناب دەفەرموویت کەسێک نەبیستێت تۆ چی لەکەی من عەرزی جەنابتی بکەم ئەمەی ئەگوزارێ لە وڵاتە من بە حکوومەتی نازانم بە دەسەڵاتێکی ێزانم دەسەڵاتێک هەیە خۆی بە هەر واقعێک بێ خۆی لە نێوان حکوومەت و دەسەڵات حکوومەتەوەیە بە هەموو پرانسیپە ئیداری و شتە جوانەکان بە ئیداریاتە چێ بەڕێوە هەموو ڕێکارێکی جوانی هەیە بەڵام دەسەڵات ئەوەی بێ ئەیکە ئەوەی ویستی خۆی بێیکە ناچێت بشگرێ لە هەندێک کاتە لە کاتی دەنگدانەکانە لە هەندێک کاتە مەسلحەتی خۆی هەبێ ئەو کاتانی کە ئیتر پێویستی بە تۆنیە پرس ناکە ئەو کاتانەی کە گاتە وەختە حساسەکان من بۆ نمونە ئێڵم ئادی یەک خولی پەرلەمانم پێ بڵێت تا ئێستا بزانێ چەند نەوت ئەچێتە دەرەوە هەموو هەر ئەیڵێن حکوومەت ئەم دەسەڵاتە ناچێتە ژێرباریەوە بڵێکا کە ئەوەندە نەوتمان هەیە بە شەفافی ئەوەندە چوەتە دەرەوە ئەوەندە بڕەپارەکەیەتی بۆی ئەمە دەسەڵاتە ئەگەر ئەمە حکوومەت بۆە پەرلەمان بڕیاری ئەم شتانەی باە باشە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی چی بکەن پەرلەمانی کوردستان ئاوا بێیانی ئەم حاڵەتە بەڕاستی حاڵەتێکی شازە حاڵەتێکە ئێمە تەنها ئەوەندەیە گوزەری واقعەکەیەکەین ئەجینا بەڕاستی پێناسەوە سەر ئەو واقعیکە لە هەڵبجە بەڵێ ئەو واقعەکەی هەڵبجە من ئەمێ بەڕاشکایی عەرزی جەنابتی کەم مجاملەوت مجاملە ئەکرێ لەلایەکەوە من ئەیڵێن بەڕاستی نیگەرانم لە حیزبە دەسەڵاتدارەکانی ناو حکوومەت لە ناو هەڵبجە یعنی هەستەکەم بە پێویست عەزم جەزم ناکەن و داوا لە سەروی خۆیان ناکەن بۆ شێوەیە سقلێکیان هەبێت حکوومەتی هەرێمی کوردستانە مەسەرەن ئیدارەی ئێرە حکوومەتی خۆجێی ئێرە کامیانی هەڵبژاردووە بە دڵنیاییەوە بە دڵنیای ئەوان ئەوەی کە مەسلحەتی حیزبەکانیان بێ هەڵیان بژاردووە ئەگەر وان نییە هەتاوەکو ئێستا بەڕێوەبەرە گشتەکانی هەڵبجە هەمووی بەوەکاتی مەسلحەت و بەرژەوەندی حیزبەکان بکەین بەرژەوەندی حیزبە سیاسیەکان بە تایبەتی دەسەڵاتدارەکان لە چیایە لە بەرامبەر هەڵبجەیە من دڵنیام لەوەی کە ئەوان نانێ هەڵبجە بێ بە ڕقم بۆ وەڵای پاداشتیەوەیەنە کە کوردی بە هەموو جیهان ناسان ئەوانی بە هەموو جیهان ناسان ینی بۆ من ئەم پرسیارە بەڕاستی ئەکرێت لەوام بکەی چۆن هەستەکەی مامۆستا ئیقبال ئێوە چۆن هەستەکەن کە حیزبە دەسەڵاتدارەکان بەرژەوەندیان لەوەیان نییە یان کار بۆ ئەوە ناکەن کە هەڵبجە بێتە پارێزگایشی فیعلی بەچی هەستان وەکو ڕۆژی ڕووناک دیارە ئەو وەفدانەی کە ئەچێ بۆ بەغا من حەزەکەم لێرەوە تەحەدایانەکەم بڵێ لە ئەجیندای کارەکانمانە وتمان هەڵبجە لە واقعی عێراقیە ئەبێت تەسبیت کرێ بە پارێزگا بە ئێمە بڵێن وڵا کاکە ئێمە گلەیەکانمان لە جێ خۆیانی ینی لەو دۆسیانەی کە وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان ئەچێتە بەغدا با من بڵێ من پێم خۆشە لێرەوە وەڵامێک بدەنەوە لە کەناڵەکانی خۆیان لە ڕاگەاندنەکان بڵێ لەو ئەجندانی کارەکانمان کە چوین بۆ بەغا یەکێک لە خاڵەکانمانەوە بووە پارێزگای هەڵبجە لە واقعی عێراقیە بڵاو کرێتەوە کە پارێزگای یان ئەو ڕێکارەکانی بە پارێزگابوونی هەڵبجە ئێمە کردومانەتە خاڵێک و ئەوەمان لەسەر کردوانی دانیشتمان لەسەر کردو و توێژمان لەسەر کردو ینی ئەمە هەموو واقعەن دیارن بەڵام خەلەلەکە لە کوێبینی ئەوە پێم خۆشە خۆیان ویژدانی خۆیان وەڵام بنەوە چونکە هەڵبجە و قوربانیەکانی هەڵبجە بۆ ئەوانی گیان بەم ڕۆژەوە ئەم پرسیارەتان بەڕاشکاوی ڕوبڕووی خۆیان کردوتەوە لەو دیدارانەی کە لەگەڵ ئەوانە کردوتانە بە دڵنیاییەوە من پێم خۆش نییە لێرە هەندێشت بڵێم لە هەندێک ئاستی باڵا من لەگەڵ شخصی باڵا دانیشتوم ینی کۆمەڵە پرسیاری لیەکەی ئەویش هەمان وەڵامەکەی تۆیاتەوە خۆشی نازانێ بۆچی ینی خۆشی نازانێ بۆچی باشە پرسیاری لیەکەی هەڵبجەت خۆشەیە بەڵێ هەڵبجەم خۆشەوە ڕێزت هەیە تەقدیرت هەیە بۆ هەڵبجە بەڵێ دڵت دەسووتێ بۆ هەڵبجە بەڵێ ئەی بۆ ئەمە ناکەی
ئەم کارە بۆ ناکی دڵنیای کە خۆی نییە لە سەروی خۆیەوە ئۆکەی بۆ ناکرێکە ئەو کارە بکە بۆیە هەندێک کەسیش لەوانی کە ئێمە لەوانەیە گلەیان ڕوبەڕووەکەینەوە ئەوانیش بەقەت پرسیارەکە بریندارە بن چونکە لە توانای ئەوانان نییە ئەوانیش ناتوان ئەو کارە بکەن هەر بۆ نمونەیەک لەم ڕۆژانە تۆ ئەیبینی کۆرۆنا بووەتە بابەتێک معقولە هەڵەبجە لەم ساتە وەختانی کۆتاییە نەک بە ناوی کۆرۆناشەوە هاندانی کۆرۆناوە بۆ هەموو کەرتی تەندروستی بڕەپارە دیاریکرا پێشتر بۆ هەموو شارەکان هاندانێک هەبووە بۆ هەڵەبجە نەبوو حسابی قەزاشی بۆ نەکرا نەک پارێزگا دێ من ئەڵم پێناسیان چی بوو پرسیاران لێەکەم وەڵامیان چییە بۆیە بەڕاستی ئەمانە بوونەتە گرفتێک من بۆیە پێتەڵێم ئەمە حکوومەتداری وا ناکرێت ئەمە دەسەڵاتداریە زۆر باشە سپاس ئێوە وەکو چالاکوانی کۆمەڵی مەدەنی وەکو ڕێکخراوەکانی هەڵەبجە ڕوبەڕوو لەگەڵ ئیداری خۆجێتی ئەم پارێزگایە ئەم کێشانتان باس کردووە مەسەرەن دیدارتان هەبووە سراع و ململانەی حکوومەت و ڕێکخراوەکان و حکوومەتی خۆجێی ئەم پارێزگایە تاوتوێتان کردووە ئەوان چیەڵێن مەسەرەن ئەوان وەڵامیان بە ئەو پرسیارە جدیانی کە ئەو بەڕێزانە و ڕووژاندیان چییە؟ چی دەڵێن مەسەلە؟ بەناوی خی گەورەی میهرەبان دەستخۆشی بۆ ئێوە تەبان وەکو ماسەسەرەت ئیشارەتی پێدا کاری ڕێکخراوەکان وەسڵی بینی جەماوەر و دەسەڵاتە تەمان کاری ڕێکخراوەیی لە هەموو جیهانە ئێوە خۆ ئەگەر مەسەرەن دەستان ڕانەگاتە دەسەڵاتی یەکەمین باڵە دەستان ڕاگاتە دەسەڵاتی خۆجێتی ئەم پارێزگای دەرگاتان لێ ئەەکەنەوە با من ئەوشارە دەست پێ بڵێ دەرگامان لێەکەنەوە بڵێ زۆر کۆبوونەوە و دیدار کە ئێمە داوامان کردووە ئامادە بوون داواکاری خەڵکی تیا باسەکەین کێشە و معاناتی ئەم شاری تیا باسەکەین ئەوان دەسەڵاتیان هەیە وەڵامی ئەوە ئەوان ئێمە ئەوانی شەر قوربانی دەستی ئەم سیستەمەوە دەسەڵاتن ئەم دەسەڵاتە نابەرپرسانە مامەڵە کادو ئەم دەسەڵاتە لە نیەتیان نییە بۆ پێشکەوتنی هەر وڵاتەکە هەرێمەکە بەگشتی چ جای ئەوەش تەمان لە هەموو هەرێمە خەڵک گلەیی هەیە خەڵک زۆر زۆر ناڕازیە لە شێوازی دارەدان و دابشکردوی سەروەت و سامان و ناشەفافی و نەزانی لە کاروبارە و متابعە نەبوونی دامو دەستگاکانە لە هەموو هەرێمە هەیە بەڵام لە هەڵەبجە ئەم کێشە و گرفتانە بە زیادەوە هەیە ینی چەند قات دووبارە بووەتەوە و لە دیدارەکانە ئێمە ئەگەینەوە قەنەعەتی ئەمانیش قوربانی ئەو سیستەمەن و دەسەڵاتیان نییە و گوێیان لێ غێر مباشر ئێمە تێ ئەگەین و ئەوان بەوای عنی ئێمە هەرچێگەڵێن ئەوان ئەڵێن ڕاستە دروستە ئەم کێشانە هەیە ئەم پێداویسیانە هەیە بێکاریە مەسەلەن هەڵەبجە هەربوونی کیمیایەکەی لێدێ هێشتا تۆ پێت وایە ئەوەندە بەسەکەدان بدرێ بەوەیە مەسەلەن ئەوە هیچ لە معاناتی خەڵکەم ناکات و هیچ پێشکەوتنێک بەدەست نایەت و هیچ ئاوادانێک دروست ناکات پرۆژەیەکی هاوبەش هەیە لە نێوان ڕێکخراوەکان و ئیدارەی بۆ چارەسەرکردن ئێمە بڵێ ئێمە بەردەوام ئێمە تابان ئێمە وەکو مراقەبەمان کردووە و کێشەکانمان دیاری کردووە فعلەن پرۆژەشمان تەقدیم کردووە چارەسەریشمان تەقدیم کردووە ینی ئەوە نەبێ ئێمە هەر گلەیی بکەین و هەر قسە بکەین و خەڵکی دڵسۆزی ئەم شارە چەنەها جار ینی زۆرینەی کاتیان تەرخان کردووە خۆبەخشانە و دڵسۆزانە دانیشتوون واقعیانە پرۆژەیان نووسیوە و داواکاری خەڵکیان نووسیەوە چارەسەر و بەدیلیان نووسیوە چی بکرێت بەڵام بەداخەوە لە ئاخر دیدارە لە ئاخر جارە ئەم کە لەم دوای هاتنەکەی کازمی بوو بۆ هەڵەبجە ئێمە بەڕاستی ئیتر ئاخر قسەمان کرد وتمان کاکە ئەگەر پێتان ناکرێت بڵێ پێمان ناکرێت ئەگەر چیتان خستە بەردەم ئێمە خاڵی جەوهەری لە ئەوەی ئەم حافەزەیە بکەوێتە سەر پێ ئەبێ ینی هەر بەڕاستی بە واقعی دانی بەناو نەبێت بکرێتە واقع بڕۆن پرۆژەمان داوە نووسینمان داوە داواکاریمان داوە هەم بە کازمیشمان داوە بەوانیشمان داوە کە ئێمە ئەمە داواکاری شارەوە ئەم بەڵێنانە چەندەها جار دووبارە بووە و نەکرا بەکردار وەکو پێویست ئاور نەدراوەتەوە و بەڕاستی هەستەکەین بە تاواتی هێمال کراوی و شارەکە بە تاواتی وێران بووە خەڵک چۆڵی کرد خەڵک بارێکات خەڵک لادەکان بە تاواتی وێران بوون ناو شارەکە نییە لادێرەکانی دەوروبەری چۆڵ بوون شارەکە جەناب ئامانشت پێدا مەسەلەن ئیدارەی خۆجێتی ئەم شارەش بۆ بەشێکە لە قوربانیەکە یعنی بۆچی ئێوە مەسەن ڕوبەڕووی ئەمان
داواکاریتان هەیە ئەزانێت بۆچی چۆن داواکاریەکەتان بەرز ناکەنەوە بۆ ئەزانی چۆنە خۆی لایەنی زۆرە کە بۆچی وایە یەکێک لەوانە بەڕاستی کەسانی بەتوانە دانەنراون لە پۆستەی دەرێکاتەوە سەراحەتەن و لە سیستەمێک نییە بۆ ئەوی دەسەڵاتەکان دیاری بکرێت ینی وەکو دەسەڵاتی پێدرێت بودجەی پێ بدرێت و دواییش مراقبە و متابعە بکرێت ئایا چەندی جێبەجێ کردووە و تا ئێستا نەمان بینی بەرپرسێک لەم شارە لەبەر کەم تەرخەمی لا ببرێت و نەمان بینی دادگایی بەرپرسێ بکرێت لەبەرەوەی تەجاوزی کردووە ئێگەگەر شارێک خزمەت نەکرێت شارێک هەر بۆ دواوە بچێت هیچ پێشکەوتن و خۆشگوزەرانێکی تیا بەدی نەکرێتکەواتە بەرپرسەکان و ئەوانەی کە لایانی دەسەڵاتدارن کاری خۆیانیان نەکردووە ئەی بۆ نەمان بینی ڕۆژە لە ڕۆژانێکێک لەو بەرپرسانە یەکێک لەو دەسەڵاتدارانە لا ببرێت ئەوە بەشێکێتی کە بەو شێوازە و بەشێکی تریشی بەڕاستی نەبوونی ئەنجومەنێکی محافەزەیە لە شارەکە کە لایانی بەرپرس بێت لە متابعەکردنی ئیدارەکان بۆچی نییە ئەنجومەنی ئەم ئەنجومەنە یاسای هەڵەبجە محافەزەیە بۆچی نیە ئەم ئەنجومەنە یەکەم جار لە ئاستێکی باڵا لە ئەنجومەنی وەزیرا لیژنەی بۆ دروستکراکاری خۆیان کرد لە پەرلەمان یاسای بۆ دەرچوو بەڵام بەداخەوە یاساکە جێبەجێ نەکرا لەبەرەوەی کۆمەڵ لەبەرەوەی بەرژەوەندی بەڕاشکاوی پێمان بڵێن بەڕاشکاوی ئەوەی ئەزانی من 4 ساڵ بۆ بزانم زیاتریشە پێش ئێستا بوو ینی بەرنمەیەکم لەگەڵ بەرپرسی یەکێک لە حیزبە دەسەڵاتدارەکان لەم شارە کرد تقریبا مانگێکی مابوو بۆ بەهەروتی تا بەهارە و بابەتە حەلەبێت 4 سال ئێستش حل نەبووت مەوزوعی نەبوونی ڕێگر لە بەردەم ئەنجومەنی محافەزەی هەڵەبجەوتمان ئیدارەیەکی لاواسەیە حکوومەتێکی نابەرپرسەیە لە بەرژەوەندیانە نیە ئەنجومەنێکی محافەزە هەبێ بە دوواداچوون کلایەنێکی ڕسمی بێ ئێستا ڕێکخراوەکان و چالاکەوانان زیاد لە حەدی خۆیان ئەرکەکان قرس بۆ لە نەبوونی ئەنجومەنەکە لەبەرەوەی لە هەموو دنیای ڕێکخراوەکان یەکێکن لە 5 دەسەڵاتەکە یعنی چۆن پەرلەمان و حکوومەت دادگا ڕاگەیاندن بەرپرسە لە ئیدارەدان و لە تەوجیهکردنی کۆمەلگا لە چارەسەرکردنی کێشەکان لە خستنە ڕووی پێویستیەکان و حەڵقەیە لە نێوان وتمان خەڵکو و دەسەڵاتە چالاکەوانانیش وەکو نەبوونی ئەنجومەنی محافەزەکە وەکۆیان بیستمانەوە لە بەرژەوەندی کۆمەڵیە بەرپرسی لاوازانیە کە ئەنجومەنێکە بێت متابعە و چاودێریانکەوە ڕێکخراوەکانیش هەر لە سەرتاوە لە باتی وەکو هاوکار و پشتیوان سیر بکرێەوە ئەو ئیدارەیە داوا بکوەرن با بە هەمومانەوە ئەم کارە ئەم شارە بە هەمووانەوە خزمەتەکری هەر کەسە لە لایەنی خۆیەوە ئەڕوانێت بۆ شارەکە وەرن چی بکەین هەمانیکی عملی فعلی هەبێت ئەوەیان نەکردووە لەبەرەوە کارەکە بۆ ئێمە قورستر بووەتەوە ئێمە یعنی زیاد لە حەد مانوو بووین و بەڕاستی زیاد چەند بارە مەیوس کراوین یعنی کە هەموو قۆناغی لە قۆناغەکان هۆکار بۆەوەی ئێمە هەنگاو نەنێن بەڵام لەبەرەوەی ئەو برادەرانی ئەمە ئەو ڕێکخراوانە کە مامۆستا ئیشارەتی پێدا ڕێکخراوەکان بەڕاستی ڕێکخراوی تۆکمەن جیاوازیان نییە بە هەمە ئاهەنگ و هاوکار و یەک تیم کارەکەن ئەوانە ئەگەر وەکو هاوکار سەیریمان کردا زۆر کێشەی ئەم شارە چارەسەرەکەرێت گەڕێنەوە لای کاک سەروەت بەجددیانی ئەکرێ ئێمە تێبگەین ینی پەرلەمان بڕیاری داوە هەڵەبجە محافەزە بێ پەرلەمان بڕیاری داوە هەڵەبجە ئەنجومەنی هەبێ حکوومەت مەسەلەن پارێزگای چوارەمی ناوە بە بەڵام حیزبەکان هەرلێکە لە لای خۆیەوە مەسەن ڕایەگەیەنێکە ئێمە پشتیوانی بە پارێزگابوونی هەڵەبجین بەڵام دیسان هەڵەبجە نابێتە پارێزگای فعلی دیسان هەڵەبجە ئەنجومەنی چاودێری نییە دیسان هەڵەبجە ئەکتیڤ نییە بەوەی کە دام و دەستگای فعلی لە ئاستی پارێزگایە هەبێت تێمان بگێنن بۆچی بارودۆخەکە وایە بڵێ کاک عەباس هەڵەبجە بەلاوازی دروستکرا بڵێ و حکوومەتیش بەلاوازی هاوکاریەکات و ئیدارێکی لاوازیشی هەیە لە ڕاستیە من لەگەڵ هەندێک لە قسەکانی هاوڕێیان نیم کە پیان وابێ حکوومەتی خۆجی دەسەڵاتی تاو ئەندازێ من پێم وایە حکوومەتی خۆجی ئەیتوانی زۆر لەوە باشتر بکا کە ئێستا هەیە بەڵام بۆ نایکا وەکو پێم وتی دەسەڵاتەکە دەسەڵاتێکی لاوازە با بە دیوێکی ترا بڵێن لاواز کراوە ئێمە کێشەکانی هەڵەبجە لە دیدی ئێمە و ئاوا سێری ئەەکەین هەڵەبجە کێشەی ئابووری هەیە تا ئێستا نەمانتوانیوە دەرەچەیەکی باشی ئابووری بۆ بکەین ئێمە زۆر داوامان پارێزگایەکە لەوانەیە زۆرترین هاوسنوور بێت لەگەڵ وڵات بە دڵنیایەوە ویستم شارەت بۆ بدەم زۆرترین سنوورمانەیە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران
و مەرزێک کە زۆر تەئکیدی لێکرا و سەدان جار و لە دەیان کۆنفرانسا باسی لێکراوە مەرزی سازانە بەداخەوە هەتا ئەو ئێستا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەبێ ئەو دووەداداچوونانەی ئێمە کردومانە حکوومەتی هەرێمی کوردستان خاڵی یەکەمی بەرەکەوە بەرپرسیارەتی یەکەمی وەرەگرێت لە نەکردنەوەی ئەو مەرزەیە لە ڕووی کارگێڕیەوە ئەم ئیدارە زۆر لاوازەوەکو شارەتم بێگرت تا ئێستا تەواوی بەڕێوەبەرایەتی گشتیەکان بە وەکالەت بەڕێوە ئەبرێن لە کاتێکا وەکالەت بۆی نیە لە 6 مانگ تێپەڕێت بەداخەوە ئەوە نزیکەی 5 ساڵی ڕێکە کۆی بەڕێوەبەرە گشتیەکان ئەو حەوت بەڕێوەبەرایەتی گشتی کە کراونەتەوە ئەمانە بە وەکالەت بەڕێوە ئەبرێن و نەکراونەتە هەمیشەی وە کێشەیەکی تری ئیداری لەم شارە بە محافظی شارەکەەوە لە سلێمانیەوە هاتوچوو ئەم شارێکن لەگەڵ معاناتی ئەم شارە لێرە ناژین نەخێر لەگەڵ ئەم شارانین لەگەڵ هاوڵاتیانی ئەم شارانین نازانن لە نەخۆشخانەکانی ئەم شارە چی ئەگوزەرێ نازانن لە قوتابخانەکانی ئەم شارە چیە گوزەرێ نازانن لە فەرمانگەی ئاوی ئەم شارە چیە گوزەرێ بەداخەوە یەکێک لە کێشەکانی ئەم شارە نەمانەوەی بەرپرسەکانە ئەسڵەن لە پێنجشەممە هەتاوەکو یەکشەممە ئەم شارە حکوومەتی تیانە کۆی بەرپرسەکان ئەگەڕێنەوە ئێمە کێشەمان نییە ئەم زۆر جار ئەم قسە بە خەڵە دەڕوا کاک عەباس ئێمە کێشەمان نییە لە سلێمانیەوە لە کەلارەوە لە زاخۆوە پارێزگاری ئەم شارە بێت بە مەرجێک ماڵەکەی بێنێت ئەم شارە ئێمە کێشەمان نیە لەوەی خەڵکی هەڵەبجەبیانە کێشەمان لەوەیە کە لەگەڵ ئازارەکانی ئەو شارەیە بژی لایەکی ڕووە سیاسیەکەیەتی لە ڕاستەوەی خەڵکی هەڵەبجەش بی و لە هەڵەبجەش نەژی بەدڵنیایەوە ئەوە دوو جار کێشەیە خاڵێکی تر لە ڕووی سیاسیەوە حیزبەکان لە هەموو شوێنێکۆک بن لە هەڵەبجە ناکۆکن لەسەر ئیدارە ئەم شارە یەکێک لە ناکۆچەکان یەکلانەکردنەوەی پۆستەکانە لە ئەنجومەنی محافەزە ئەبوو ئەنجومەنەکە دوای 3 مانگ دەست بەکار بێت بەڵام بەداخەوە هەتا ئێستا نەچۆتە سەرسکە ئەم منافەسەیە بۆ خزمەتکردنی خەڵکی هەڵەبجەیە یان بۆ چییە نەخێر بەدڵنیایەوە بۆ وەرگرتنی ئیستیحقاقی زیاترە بۆ حیزبەکان لەناو حیزبەکانیشا بۆ شخصێک لەسەر حسابی هەڵەبجە بۆ کاکەیەک بۆ دادێک ئەمە قسەکەیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەداخەوە ێڵم دیاردەیەک لە تەواوی کوردستان و لە دنیا باوی نەما بەڵام لە هەڵەبجە تازە سەرهێڵەیە ئەوش دیاردەی کۆمەڵایەتی و عشرەت گەرایی پۆست لەسەر حسابی عشرەت وەرگری من فلان عشرەتم ئەبێ پۆستێکم پێ بدرێت ئەمە بەداخەوە عیبەیەکی ترە ینی هەڵەبجە ئەحمەد موختار جاف کە 80 ساڵ 100 ساڵ پێش ئێستا بە باڵای پێشکەوتن خوازیە هەڵیاوە ئێستا ئێمە گەڕاوینەتەوە دواوە هەنگاوێکی زۆر گەورە گەڕاوینەتەوە دواوە بۆی کە پۆستەکان لە جێگەی ئەوەی لەسەر ئەکادیمی بوون و پیشەگەری بوون دابنێن هاتوین لەسەر بنەماڵە و عشرەتگەرایی ئەمانەیە پۆستەکان یەکلایکەینەوە و ئەمەوێ لێرا ئیشارەت بەوە بدەم کۆی ئەو بەڕێوەبەراتیانەشی کە ئیدارەیە درێن بە جۆرێک لە جۆرەکان یا کەمتەرخەم بەڕێوە ئەبرێن یان حکوومەتی هەرێمی کوردستان ئەوێ ئیفلیجیان کات کاریان پێنادا ئیشیان پێنادا و نایەوێ پیشەیانە کار بکەن لە ڕاستیە بەناو بەڕێوەبەرایەتیە بڵێ ینی تۆ هەر ناوەکەی گۆڕیەوە بەڕێوەبەرێتی بووە ئێستا کراوەتەوە بە بەڕێوەبەری گشتی بە هەمان کارمەند بە هەمان ئیمتیازات و هەمان بەس چیە پلەی بەڕێوەبەرەکە بە تەنها کراوە بە بەڕێوەبەری گشتی بە وەکالەت ینی بەڕاستی ئەمە خۆڵکردنە چاوی هاوڵاتیانی ئەو شارەیە ئێمە تەڵەبمان کردووە لە ڕاستیە تەڵەبمان کردووە ئەم داواکاریانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە حکوومەتی ناوەند دەیکات و وەفدەکان سەردانی ئەوەیەکەن ئەم پارێزگایە بۆتە ئەمری واقع ئەبێت لەوێ کێشەکانی کۆتایی بێ ئەتوانم بڵێم لە هەندێ بڕگەیە بۆ نمونە پسوڵەی خۆراک لە حکوومەتی ناوەند شارەسەر کراوە بە ناوی هەڵەبجەوە هاتوێتەوە بەڵام کاتێک بودجەیەک بە ناوی تەندروستیەوەیەت کە حکوومەتی هەرێمی کوردستان دابینیەکە بە ناوی محافەزەی سلێمانی وێنێرێ محافەزەی سلێمانی بەشی هەڵەبجە نێرێت تۆ سەیریکە ینی سەیرە معادلەیە بکە لە ناوخۆی هەرێمی کوردستان لێت ئەدرێ وەک لەوەی لە ناوەند لێت بدرێت لە ناوەند کێشەیەکیان نییە بەڵام ئەمە نەکراوەتە باس و خواستی دانوستانەکان ئێمە سەردانی بەخامان کردووە گەورە بەرپرسانی بەخامان بینیوە لەگەڵ یەک بە یەکیان قسەمان کردووە من ویستم ئەوە بپرسم ینی ئێوە ئەم معاناتانەی کە باسییانەکەن کردانە دۆسیە کردانە پرۆژە کردانە کارتی فشار مەسەن لەم ماوەی پێشوە ڕێکخراوەکانی هەڵەبجە کۆبوونەوە ویستان چی بڵێن بە کورتی ینی چی لە پرۆژەکەتانە هەبوو بۆ حکوومەتی خۆجێ و حکوومەتی هەرێم ڕوتان لە کێ بوو ئەسڵان ئێمە هەموو کات پێش ئەوەی بڕۆینە حکوومەتی هەرێمی کوردستان ڕوومان لە حکوومەتی خۆجەیی کردووە بڵێ
پێمان وە بۆ حکوومەتی خۆجێی ئەبێ دەسەڵاتەکانی خۆی بەکاربێنێت دەسەڵاتەکانی حکوومەتی خۆجێیی ئەتوانێت زۆر شت بکە لەوانە حکوومەتی هەرێمی کوردستان بخاتە ژێرباری هاوڵاتیانی ئەم شارەوە بەڵام حکوومەتی خۆجێیی ئەوەی کە کورد ئەڵێ دەستی کردو بە کڵاوەکەی خۆی ئۆبانەی بە واتە ئەو پۆستە بە شیاوی خۆی نەزانیەوە بەڵام کە دانراوە ئێستا نایەوە ئەو پۆستی لە دەست بچێ لە ڕاستیە بۆیە هاتووە لەسەر خەمی شارەکە قسە ناکات بۆی ئەمە زۆربەی داواکارەکانمان و لە زۆر کاتە داوامان لە ئیداری خۆجێیی کردو کە بێتە سەرخەت دوایین جار پێمان وت ئەبێ ڕوبەڕووی حکوومەت بۆسیتەوە لە ژێر فشاری چالاکەوانان و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە حکوومەتی خۆجێی ڕووی کردۆتە حکوومەت و تەڵەبی هاونیشتیمانانی ئەم شارێگەیان مەوعیدی یان ڕێکخراوەکانی هەڵبجە ڕاستتر بڵێ مەوعیدی 48 کات ژمێر 72 کات شتێکی ئاوا بووداتان نبوو ینی سێ ڕۆژ بۆ حکوومەت ینی وەکو ئەبینرا بەجددی هاتبوونە سەرخەت بەڵام دواییش وا دەرنەچوو بۆچی ئێمە ڕوومان لە ئیداری خۆجێیی کرد کە ئەبێت داواکاری پارێزگای هەڵەبجە کە لە ئەمری واقعا پارێزگایەکە بێخزمەت گوزاریە واتە ناوەکەی لە قەزاوە کراوەتە پارێزگا وەک گوتم لە بەڕێوەبەرایەتیەوە کراوەتە گشتی بە هەمان شێوە و بە هەمان پرۆژە و بە هەمان خزمەت گوزاری ویستان ئەم بابەتە یەکلایی بکەنەوە بەڵێ ئێمەتان بیکەنەوە ئێمە داومانەتە دەستی ئیداری شار لە ڕاستیە ئیدارەی شار ڕوبەڕووی حکوومەتی هەرێم قسەیان کردووە و تەڵەبیاتێکیان داوەتە حکوومەتی هەرێمی کوردستان زائیدەن تەڵەباتێکیان داوەتە حکوومەتی ناوەند لە کاتی سەفەرەکەی سەرۆکوەزیرانی حکوومەتی ناوەند بۆ ئەوەی کە ئەم داواکاریانەی هاوڵاتیان کە داواکاریەکانیان خستوەتە بەردەمی ئێمە ئیدارەی خۆجێیی ئێمە چ قسەیەکمان هەیە لەسەری ئێمە چ زیادکردنێکمان هەیە لەسەری ئەوان ئیزافەی بکەن و بیدەنە ئەو چ حکوومەتی هەرێمی کوردستان چ ناوەند بووە نووسرا و ئیتر بەعادەتی ئیشوکارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئیتر ئەمرێ و ئەخرێتە ژێر ڕەفە و بابەتانە ئەوە بەدڵنیایە ئێمە زوو درگمان بەوە کردووە نەک تەنها حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی عراق بە شێوەیەکی گشتی توانم بڵێم لەبەرەوەی حکوومەتێکی یاسایی نییە یاسا سەروەر نییە حکوومەتێک کە توانای شەخص دەور ئەبینێ واتە پەیوەندیەکان تاوەکو هەر کەسێک لە هەر جێگایەکە بە شێوەیەکی تر بڵێم هەر جێگایەک سەرکەوتوو بوو دڵنیا بە کەسی یەکەم سەرکەوتووە چونکە لێرە یاسا سەروەر نییە ئێرە شتەکان ڕێکاری یاسای خۆیان نابڕن پرسیارەکەتان دەستکەوێتەوە یان فاتیحەتان بۆ خوێندووە نا فاتیحەمان بۆ نەخوێندوێتەوە وەکو ئیشارەتم پێکرد ئێمە فشارەکانمان بەردەوامە تا چاکسازی تەواو نەبینین چاکسازیش بەردەوامی هەیە سنوورێکتان بۆ داناوە سنوورماندانە ناوە ئێمە بەردەوام لە فشارەکانی خۆمان بەردەوامین ئێمە وەکو ڕێکخراوی هەڵوێست و چی وەکو کۆی ڕێکخراوەکان و چالاکەوانان بەردەوام ئیشمان لەسەر داتا و زانیاری کردووە لەسەر ئاستی پارێزگای هەڵەبجە و کۆی ئەو راپۆرتانی کە بڵاومان کردوێتەوە لەسەر ئیداری خۆجێیی و نردوومانەتە سەرەوە دەرخەری ئەوەیە کە ئیداری خۆجێیی چ توانایەکی بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستانی ئیشی لەسەر بکەوە پەرلەمان ئیشی لەسەر بکە و هەموو ئەو کەسانی کە بە دڵسۆزی ئەم شارایان ئەبینین ئیشی لەسەر بکە زۆر باشە سپاس مامۆستا ئیقبال لە دەرەوەی هەڵەبجەوە هەستمە کرد خەڵکی هەڵەبجە و ڕێکخراوەکانیش لەناو ئەوانە ڕوبەڕووی ڕەخنەبوویەوە کاتێک ئێوە پێشوازیتان لە کازمی کرد بە گەرم و گوڕی و لایحەی داواکاریەکانتان خستە بەردەمی بەجددی بۆچی ینی پێشوازیتان لە کازمی کرد بەو شێوەیە و بۆچی لایحەی داواکاریەکانتان خستە بەردەم ئەو لە کاتێکدا ئەو سەرک وەزیرانی عێراقی داگیرکەرە بەڵێ وەڵی زۆرم پێسێرە خەڵکێگانی گەرگۆشتا و خواپی تەبیعی بێ حەڵال بێ بەس گۆشتەکە بۆ بەرامبەرەکەی ڕەوانە چییە ئەمە بەستم لەوەیە ئەوان فەرشی سووریان بۆ ڕاخست لەسەرەوە تەمەنایانە کردبێت عاشقی دیداری بوون بۆچی بۆ ئەوان حەڵال بوو بۆچی بۆ خەڵکی هەڵەبجە کە عادەتی وا بووە تا ئێسش ئوتێلێکی تەواویتیان نیە حەزی لە میوان دۆستی و ڕێزگرتنە لە میوان تەماشا ینی من لێرەوە باسەکەم عیبەیەکی زۆر گەورە هەتا و کسە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان نهاتوێتە هەڵەبجە من زۆر پێی نیگەرانم بەوە نانیگەرانم بۆ ئەو نایە ینی بەوە نیگەرانم خۆی بیر لەوە ناکاتەوە ئەو بۆیە هەر قۆنسڵیەک هەر نووسنگێکی وڵاتان لە هەولێر بکرایەتەوە پێش ئەوەی کارنامەی عملی لێوەرگرەبی تا ئەبێ هەڵەبجە چۆن وەکو هێرۆشیما یابان وایلیەکە ئەبێ هەڵەبجە ببین ئەنجاوەکو بێتین کارنامەکەت لێوەرەگرم لەبەرەی سمبولی قوربانیدانی ئێمەیە ڕەمزی ناساندنی کوردە هەڵەبجە باشە کاواتێ سەرۆک ئەنجومەنی وەزیرانی عراق ئێبوەرە تۆ چۆن ڕێزی لێ نەگری من خۆم بۆ خۆم ئامادە نەبووم لێ بەڵام لێش ئامادە بوومە ڕێزم لێ ئەگەر چووکە
ئەو بە دەرەجەیەک ئەنجومەنی وەزیرانی عێراقە پێگەیەکی هەیە دەسەڵاتێکی هەیە ئەنجا هەڵەبجەش یەکەم جار نییە و شتانە تاقی بکاتەوە ئەلە چاکە بکە و بێ بە ئاوە هەڵەبجار فێری چاکە بووە پێشوازیی گەرم کراوە ڕوبەڕووی کاسمی کرانەوە لێرە لە هەڵەبجە شەهید چی بوو داواکاریەکان واقعی بوون ینی هەڵەبجە بناسیێنێ بە تەواتی کێشەکانی هەڵەبجە وەکو پارێزگا ئەوە یەک دوای ئەو بەڕاستی چەق بەستوی هەڵەبجە کەەوە گەورەترین کارەساتە پرسیارەکە بکەم هەستان کردە و داواکاریەکە خۆتان داتان بە کازمی تا ئێستا بە ناوی هەڵەبجەوە نەگەیشتون من هەموو جارێک ئەوە قەناعەتی خۆمە نامە و پێدانی داواکاری کاتێک لای من گرنگە ئەو کەسی کە پێشکەشیەکە چەند بە دوواداچوونی بووەکە قووەتی هێزی ئەو ئینسانە چنێکە ڕایبینن لە بەغا بۆتان بکرێت من خۆم بۆ خۆم هەموو جارێک ئەڵم زۆر ناومێد نیم لەبەروی من ئەمێ ئەلێرەوە بە ڕاشکایی بێڵێم هەر زەم نەکەین ئێمە جێگرێکی پارێزگارمان هەیە لە هەڵەبجە من وەکو خۆم حتاوەکو ئەمرم شانازی پێوەکەم لەبەرەوەی لە هەموو سەردانەکانە لە هەموو بینینەکانە بە ئەندازی هەر هەمومان ئەو معاناتی هەیە معاناتی هەیە بۆ شارەکە معاناتی هەیە لەگەڵ دەسەڵاتە لەبەرەوەی هەر جارەکە لەگەڵ یا دانیشی و توێژەکەی ئەو خەمانی ئێمە ئەویش هەیەی بە جدیشەوە ئیشی لەسەرەکە بۆیە من زۆر ناومێد نیم بۆی ئەو کەسانی کە پەیام ئەنێرن هەڵگری پەیامەکە سەیری مێژووکە ئەوانەی کە پەیامنێری دەسەڵاتەکان بوون حل لە سەردەمی خەلافەتەکانی ئیسلامیەوە تا و دوایە ئەو پەیامنێرە چەند بەقووەت بوو بێ کارەکەی بە ئەنجام گەیاندووە ئێمە ئەوە گرنگە ئایا ئەو وەفدەی کە ئەچێ بۆ بەغا وەفدی سێڵڤی ئەبێ یا وەفتێکی واقعی بڕیارە وەفدێک لە پارێزگای هەڵەبجەوە بڕوات کەی ئەڕواوە هیچ هەماهەنگیەک هەیە بۆ گەڵاڵەکردنی ئەم وەفدە یان هەرە بێتە ئەویش دەردی شتەکانی تر محەسەسە و لە نێوان حیزبەکانە دابەشەکرێن چوزانم یانی ئەوە کەوێتە سەر واقع ساڵانی پێشوش وەفدەکان تقریبا هەڵەبجەم ناڵێم پێم باش بووە لەوانی ئەوەی کە جەنابی شتێڵی ئاساییە من ئەڵم حیزبی بوون حیزب ئاساییە لای من لە وڵاتانی شاوایە بەڵام بەمەرجێک مافی بەرامبەرەکەی نەخوا بەڵام بەمەرجێک با نوێنەرەکەی ئێمە ئەزمونێکی خراپمان هەیە لەگەڵ حیزبەکانی خۆمان ئەوە کێشەکی ئێمە بۆیە من لێرەوە برای بەڕێزم کێشەم لەوە نییە خاڵەکان دراوە بە کازی من دڵنیە ئەو وەفتەی کە ئەچێ قووەت و توانایی قسەکردنی چەند بتوانێت قەناعەت بە بەرامبەر بکە جاری وایە لە یەک جەلسە من بۆ نمونە پێتەڵم ڕێکخراوێکی نێودەوڵەتی سەردانی هەڵەبجەی کرد لە سەعات 11:30 هەتاوەکو 4:30 لەگەڵ ئێمە بوو دوور لە چاوی کامێرا دوور لە شتێک ئەمە بووە جەنابەتی باسەکەم 2016 بوو باشە لە کۆتایی گەڕانەوەی ڕێکخراوەکە ئێمە جملەیەکمان پێوت وتمان خەڵکی هەڵەبجە هەر تاکێکی ئێوە ئەبینێەوە ئەزانە ئێوە کیمیاییتان پیا کردوتی بۆتم لەبەرەوەی کۆمپانیەکانی وڵاتی ئێوە کیمیاییەوە بە سەدام ئێمە ئەزانین کۆمەڵە کۆمپانیای مەسلحەتچی مادەگەرای ئەمەیان کردووە ئێوە نەتان کردووەکو شعبەکە بۆی ئەمە بە جوانی بسەلمێنی کە ئەمە ئێوە نین ئەمە کۆمەڵە کۆمپانیای هەلپەرست بوون ئەبێ ئێوە دەستی پرۆژەکانتان بێنە هەڵەبجە بۆیە خۆشبەختانە توانم بڵێم بەو جملە ئەو کاتە زۆرە کە پێکەوە بووین بە ئەندازی ئەو جملە کاریگەری نەبوو سەردانەکان لەبەری ئەو ویستێکی خۆی هەیە فکرێکی خۆی هەیە بۆیە لەو بەروارەوە لەو تەقیتەوە هەڵەبجە چووە کارنامەی ئەوان وەکو پارێزگا سەیران کرد بۆیە منەڵم ئەو وەفتە کە ئەچێ چێ نوێنەری هەڵەبجەیە ئەوانی کە جەنابەت ئەفەرمووی با حیزبی بن کێ ئەڵێی ینی کێ بڕیارە ئەم وەفتە تەشکیلکە جارە من قەناعەتم وایە حکوومەتی خۆجەیی بەرپرسیەکەمە لە وەفتە ئەگەر حیزبەکان من هەموو جارێک ئێڵێم کێشی ئێمە لە تاکەکان جورئەتمانەیە جورئەت ینی جورئەتیانە بێت لە حکوومەتی خۆجەیی دوای جورئەت چەند حیزبەکەی گوێی بۆ ئەگرێ بۆ نمونە ئێستا جەنابەت هەموو هەڵەبجە ئەڵێن فلانەکە زۆر باشە بکەین بە قایمقام فعلا لە پێشتریشە ڕوویدا و کارەساتە بەڵام حیزبەکە وا بڕیاری دا و ئەحمەد نەبێ مەحموود بێ حکوومەتی خۆجەیی لێرە چی پێکرێ من ئەلێرە چەند خۆشە عەزمی جەزم کە بڵێ کاکە من استقالەکەم هەندێک کات ئەوە بکەین مامۆستا وشار کەواتە بە هەر لەوە دەست پێکین کە ماساقبان لە سەری ڕاوەستا بڕیارە هەڵەبجە مەسەلەن داواکاریەکانی تر با بڵێن فشار بکە ڕێکخراوەکان حکوومەتی خۆجەیی بەڵێنی بە ڕێکخراوەکان داوە بزان مزەکەری لێوەرگرتوون پرۆژەی هاوبەشتان هەیە بڕیارە ئەم فشارە تەبیعەتی ئەم فشارە چۆن بێت لە ئاستی حکوومەتی هەرێم و لە ئاستی بەغا
بەڵێ سەمان ئەوە بۆ ئەوەی کەوا کێ بەرپرسە کێ ژنە تشکیلەکە و ئەوە کێ و ئیشە بکات لێرە ئەنجومەنێک هەبوو ئەنجومەنی بە پارێزگاکردنی هەڵەبجە بوو کارەکانی خۆی تەواو کرد هەڵەبجە گەیان دە پارێزگا تەمان لە ڕێگەی فشار و لە ڕێگەی هەمانگی لەگەڵ هەموو چین و توێژەکان لە نەتیجە ئەوانەی هەوڵدا بێ ماندوو بوون و شودرێژی توانی ئەم پارێزگایە دوای زەخت و فشارێکی زۆر یعنی لە ناچاریا هەڵەبجان کرد بە پارێزگا ینی گەشتەوە لە ناچاری هەڵەبجان کرد پارێزگا ئێستاوە کارەکەی گۆڕاوە بۆ لیژنەی چاودێریکردنی کارەکانی پارێزگای هەڵەبجە ئەم لیژنەیە کۆڵادات و ڕاستە بەرامبەر بە دەسەڵاتێکی نابەرپرسی بێسیستەمی جێبەجێنەکەری یاسا بووەتەوە بەڵام ئەم لیژنەیە کۆڵ نادان بەچی ئێوە کۆڵ شتیوان بە ڕێکخراوەکان بە جەماوەر بە خەڵکی دڵسۆزی ئەم شارە بە حەقی ئەم شارە یعنی ئێمە داواشتی زیاوە ناکەین شتێکە مافی خۆمانە و ئەم شارە قوربانیە بەراورد بە شارەکان قوربانیەکانی دنیا ئێوە شارەکەن ڕەتفعلی پێچەوانە هەست پێەکەن بەڕۆنی و بە ئاشکرایی ناکرێت لەبەرەوە هەڵەبجە ناوێکی گەورەیە قوربانیەکی گەورەیە و خەڵکی ڕۆشنبیر و خەڵکی چالاک و خەڵکی دڵسۆزی زۆرە لەبەر ئەم هێزە گەورەیە کە هەڵەبجە هێتی لەم ڕوانگەوە ئەم دەسەڵاتە ناتوانێت بەڕوونی و بە عەلەنی بەو شێوازە بەڵام بە ژێربەژێری و بە دەستی پێکردن و جێبەجێ نەکردنی ئەمڕۆ بەیانی و کتاببوونا کتابووکم و ئەرقەرە دروست کرد ئەمانە بەم شێوازە ئەو هەنگاوەی کە نیەت هەیە بندێ لە ئاسی هەرێم و بەغاشە تەبیعەتی ئەم هەنگاوە چیە؟ ئەم هەنگاوە لەگەڵ نوێنەرە ڕاستەقینەکان لە بەغاوانەیە کە ئەندامی ئەنجومەنی نوێنەری عێراقن بەردەوام لەسەر خەتەنە وەکو تاکەم وەکو کۆمەڵێکیان کە نوێنەری ڕاستەقینە و چالاک و دیار و دڵسۆز و ئازا و لێ هاتوون بەسمە وەفدەیەکە ئێوێ بچێ بۆ بەڵێ بەسم ئەمەیە تاوتوێ ئەم باسانە کرێت چۆن هەنگاو بنرێ میکان ئێوە ئاگاداری میکانیزمی پێکهێنانی ئەم وەفدەن ئاگاداری داواکاریەکانن ئێمە ینی داواکاریانی کە خەڵ کرد بەڵێ ئاگاداری داواکاریەکانی ئاگاداری ئەوەین کە ئێستا لەگەڵ ئەو وەکوتم دەگەڵ نوێنە ڕاستەقینەکانە بەردەوام لەسەر خەتین ئێمە کەی هەنگاو بنین چه هەنگاوێ بنین بۆ ئەوەی ئەم هەڵەبجەیە تەمان ئەوان چەند جارێک بەڕاشکاوی بەغا وتوێتی ئەم کارە لا ئێمە تەواو بووە فعلا وایشە هەمووی لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمایە بەڵام ئێمەمانەیە کە ئەم حکوومەتە بەو شێوازە مامەڵاکات مەجبورین باز بدەین بەسەر ئەم لایەنەکان کە پێویستە ئەوان ئەم کارە بکەن کە نایکەن ئەبێ ئێمە خەڵکی ئەم شارە نوێنەرەکانی ئەم شارە خەڵکی دڵسۆزی ئەم شارە لەگەڵ ئەوانەی کە ئەندامی ئەنجومەنی نوێنەری عێراقن و بەفعلی لەسەر خەتن و ئەوان بەڕاستی لێبراوانن دڵسۆزانە کارەکەن لەگەڵ لایەنی پەیوەندی دەرهەم ئەنجومەنی نوێنەری عێراق کە لایەنی تەشریعیە و هەم لەگەڵ لایەنی تەنفیزیە وەزارەتەنەش کە پەیوەندیان هەیە بەم بابەتەوە بە تاکید هەنگاوی گەورەتر و باشتر ئەنرێەوە بە تاکید ئەبێ ئەم داواکاریانی خەڵک جێبەجێ بکرێەوە پێویستە ئەم شارە ببژێتەوە ئەم هەنگاو و فشاری ئەم جارە بێت جیاواز بێ یان جیاوازە مەسەلەن چاوەڕوانی زیاترتان لی هەیە ئێمە چاوەڕوانی بەڵێ بە تاکید چاوەڕوانی زیاترمان هەیە لەبەرەوەی کەوا بەپێی ئەوەی کە متابعە کراوە هەم سەرۆگۆزیرانێکی تازە هەیە سەرۆگۆزیرانێکی مەیدانیە هەمیش نوێنەرەکانەوە وەکوتم لە جاران باشتر ئەزمموی باشتریان هەیە لەوەی کەوا چی بکرێت ئیشەڵا بەپێی ئەوەی کە هەیە پرسیارێکی ڕاشکاوانە ینی هەنگاوێک کە بێتە بناغا بۆی خەڵکیش مەسەلەن چاولەوە بکە ئەبێت لە هەڵەبجەوە سەرچاوە بگرێ بۆچی لە هەڵەبجەوە یەکەم هەنگاو هەڵناهێنن بەوەی ئەنجومەنی پارێزگا دروست ببن ینی لەباتیەوەی فشارەکە لەسەر هەولێر بکەن لەسەر لە بەغا بیکەن با بڵین لە حیزبەکانی ئێری بکەن کە ئەنجومەنی پارێزگا پێک بهێنن ئێوە پێم وایە ینی من ساڵەمەیان سەرکەوتوو بن لەوانی تریشا سەرکەوتووە بن ئەمە لە بەرنامەیە هەیە ینی ئێمە لە ساڵێک پێش ئێستا تقریبان ئەنجومەنی پارێزگا فعلەن دروست بوو و ڕێکەوتن هەموو لایەنەکان بەڵام بۆ ڕۆژێ دوایەوە لایەنی بەدەسەڵاتی یەکەم لەم شارە پەشیمان بووە هەر ینی زۆر زۆر بە ئاشکرا و بەڕۆنی بە بێباکانە پەشیمان بووە لە ڕێکەوتنەکە دیارە لە خەڵکی خۆیان لێرەوە گلەی کرابوو لەسەرەوە وای کرد کە ئەوانیش پەشیمان بوونەوە ئەوە ئاخیر هەنگاو بوو بۆ دروستبوونی ئەنجومەنی پارێزگا بەڵام هەنگاوێکی تر هەیە
ئەو لەوەی هەنگاوێکی دوور بێ بەڵام هەنگاوێکی کاریگەرە ئەویش ئەوەیە بەغداد بە ڕسمی ئەم جارە هەڵبژاردن بۆ ئەنجومەنی پارێزگا کە ئەکرێت لە پارێزگەکانی عێراق لە هەڵەبجە حسابی پارێزگایکی بۆ بکە ئەوە بە فعلی بۆ واقعی ئەسەپێنرێت کە ئەنجومەنەکە دروستە بێت. ئەگەڕێنەوە لای کاک سەروەت و کۆتایی بە بەرنامەکەین کاک سەروەت چیت هەیە بەڕاشکاوانە پێمان بڵێ ئەمەی کە دەوترێ مەسەلەن لەگەڵ هەرێم و بەغا شارێکی جددی لەسەر خەتا پێت وایە بەرهەمدار بێ بۆ هەڵەبجە لە ئایندەیەکی نزیکە؟ ئەسڵ من بە گومانم مۆڤدێک بەنای هەڵەبجە بچێتە بەغا. بۆچی؟ لەبەرەوەی هەستەکەم حکوومەتی خۆجی خراوەتە ژێر فشارێکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆی کە نەچێ بۆ بەغا؟ بەڵێ من بە گومانم هیوادارم گومانەکەی من وەڕاز نەگەڕێت. ئەمە گومانە زانیاریە گومانە هیوادارم گومانەکەی من بە ڕاز نەگەڕێت. بەڵام پێم وایە حکوومەتی خۆجی لە ژێر فشاری حکوومەتی هەرێمی کوردستانە کە سەردانی بەغا نەکات. زۆر باشە خۆی ئەبێتە بەدیل ینی حکوومەتی هەرێم خۆی لە باتی بەغدا خۆی نەبووە باوکێکی باش نەبوو بۆ دەباوە پیارە لە ڕاستە بەداخەوە واڵێم هەڵەبجە مێژوەکەی شەهیدەکانی و توانا و جوهدی خەڵکی ڕۆشنبیر و چالاکان و ڕێکخراوەکانی ئەم شارە لە ڕاستی هەنگاوی یەکەم بوو کردی بە پارێزگا. کاتێ ئەمەتان لایە ئەم معلومەیە یان ئەم گومانەتان هەیە بەڵێ لە ئێستاە بۆچی فشارێکی جددی ناکەن بەوەی بەرەنگاری ئەمە ئەوڵە ببنەوە هەر بچنە بەغا ئەگەر ئیدارەی خۆجەیش نەڕوە با ڕێکخراوە بەڵێ ئێستا هەنگاوێکی لەو شێوەیە هەیە ئەگەر ئیداری خۆجی بچێتە ژێر ئەو فشارانەوە و سەردانی بەغدا نەکات ئێمە ئەتوانین وەتوانای ئەوەشمان هەیە و ئەزممویشمانەیە لەو مەجالەیە وەفدێک تەشکیلەکەین بە ناوی خەڵکی هەڵەبجەوە سەردانی بەغداکەین و ئەتوانین لە سەرۆک کۆمارەوە هەتاوەکو تەواوی پەرلەمانتارەکانیش ببینین و ئەمەوێ لێریشەوە سوپاسی بەشێک لەو پەرلەمانتارانە بکەم کە هەم لە حکوومەتی هەرێم لە پەرلەمانی کوردستان و هەم لە حکوومەتی ناوەند بە تایبەتی ئەوانەی ئەنجومەنی نوێنەران بەڕاستی لە خەمی هەڵەبجە هەن گوێ لە داواکاری چالاکەوانە نەگرن گوێ لە خەمەکانەگرن و پیان وایە ئەوان بەشێکن لە بە پارێزگابوونی هەڵەبجە بۆیە ئەبێت لەوێ هەنگاوی باش بنێن و لە بجێ شاتوانیوانە لە چەند ساڵی ڕابردووە بڕێک پارە جێگە بکەنەوە بۆ پارێزگای هەڵەبجە بەداخەوە ئەو کێشە ناکۆکیانێکە لە نێوان هەرێم و ناوەندێ ئەو بڕە پارێژ نەگەیشتوتە پارێزگای هەڵەبجە هیوادارین لەداهاتووە بگات. بەڕێزان وشار ئەحمەد چالاکوانی کۆمەڵی مەدەنی ئەقبال غەفار سەرۆکی ڕێکخراوی سەروەری هەڵەبجە سەروەت محەممەد بەرپرسی پرۆژەکان لە ڕێکخراوی هەڵێز زۆر سپاسانەکەم کە عزیەتتان کێشە لێرە ئامادەبوون لە بەرنامەیەکی تایبەت بە بارودۆخی بە پارێزگابوونی هەڵەبجە بینەرە بەڕێز و خۆشەویستەکان لێرەدا بەسپاسی هاوکارانم بەو بەڕێزانەی کە هاوکاریان کردین و ئامادەبوونی ئەم بەڕێزانە و بینەرانی بەڕێزیشکە لەگەڵمان ئابوون دینە کۆتاییە ئەڵقەیەم جارەی زنجیرە بەرنامە تایبەتەکانی بارودۆخی بە پارێزگابوونی هەڵەبجە تاڵقەیەکی تر پێتانەگەینەوە هەر شاد و تەندروست بشین خواتان لەگەڵ زۆر سپاس.